یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوونی باران کەمبوونەوەی باران ئەوەیە کە ئەمڕۆ غەش و فڕ و فێڵ لە معاملات و کەسابەتا زۆر بووە. وەک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم یەکێک لە نیشانەکانی قیامەت وای لێ دێ ئەڵێن لە فڵان بنەماڵەدا پیاوێکی سیقە هەیە، فڵان بنەماڵە، ئێستا وای لێ هاتووە لە بازاڕا بڕۆ مەعرەزەوە بەخوا لانێت چەندانێکی سیقە ببینی، بڕۆ مەیانەکە هەروە، بڕۆ بازاڕەکە هەروە، بڕۆ ناو هەموو ئیشەکانەوە هەر ئیشێ دەکەی تەماشا دەکەی هەمووی خەریکی فڕ و فێڵە. ئەوەی حیوانات دەفرۆشێ هەتا لە مریش فرۆشەکانە زۆرێکیان فێڵ لە خەڵکی دەکەن، مریشکی خراپ دێنن و بەسەر خەڵکە ساقی دەکەنەوە، ئاژەڵ فرۆشەکان هەروە، سیارە فرۆشەکان هەروە، خان و فرۆش و عەرز فرۆشەکان هەروە، هەموو شتەکان. ئەوەی کە شتی 250 فرۆشی سەرێکی خەریکی خەشکردنە، شتی هەزاریە فرۆشێ بە هەمان شێوە. غەش و فڕ و فێڵ زۆر بووە لە معاملە و کەسابەتە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە: ولا نقص قوم المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤنة وجور السلطان عليهم. استحالا إيه من حالتين هر قومك لك بيوانا وكيشانا، استحالا بيوانا زونا ما بس كيشانا هي هر قومك لكسابة معاملة دا لكرينو فروشتنا غش بكن فروفيل بكن لبرانبر إلا خواهي پرودگار چیان بەسەرادێنێ تووشی وشکە ساڵیان دەکە، وشکە ساڵی. ئێستا حاڵی نەمەتیدەن ئێمە غەشەکەین حتا چەند جا باسم کردو دەڕۆی بۆ شوێنە شتێ بکڕی ئەڵێ داوای ژنەکەوێ پرسیارکی بزانێکی سیقەم دەسەکەوێ ئێکاکە گیان بۆ ئەڕۆیتە حەی سەناعە ئەڵێ داوای ژنەکەی بێ دوایە کە باشا بگەڕی کاکە یەکی سیقەم بۆ بدۆزەڕەوە ئەڕۆیتە مایانەکە بۆ ئەتەوێ مەڕێ بزنێ کاوڕێ شتێ بکڕی بێ پرسیار بکەی ئەڕۆیتە مەعرەزەکان هەروە ئەڕۆیتە ناو بازاڕەکان هەروە بەداخەوە شتێکت پێشانەدا و شتێک تێداداتێ غەشت لێکە فێڵت لێکە کاکە فەلاحەکە غەشەکە تۆ غەش مەکە هاوڕێکەت غەشەکە لەگەڵە شەریک مەبە تۆش لەو دزیا بەشدارە بی. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر قەومێک لە کڕین و فرۆشتنە غەش و فرۆفێڵ و درۆ بکەن ئیلا خوای گەورە تووشی وشکە ساڵیان دەکات. ئەیان گرێ بە وشکە ساڵی ئەمە یەک. دووەم ژیانیان زۆر ناخۆش دەکا و ژیانیان قورسەکە. ژیان قورس بۆ زۆر. سێم دەسەڵاتدار زاڵ ئەکا بەسەریانە. دەسەڵاتدار وا لێکە زوڵمیان لێ بکات بیان چەوسێنێتەوە. ئەوان فەقیر و فقرا چەوسێننەوە زوڵمیان لێ یەکەن و غەشیان لێ یەکەن دەی ئەویش خوای گەورە دەسەڵاتدارەکان ئەخاتە بەسەریانە بۆی ئەوانش غەشیان ئەوانش بە هەمان شێوە بن چونکە ئەگەر ئێمە باش بین ئەوانش باش دەبن. بەڵام ئێمە لە 1000 دینار غەشەکەین ئەگەر بیرەنەوەتەمانە بێ بچی بکەین کورا بێ بڵێ ڕەحمەت لە کفندس لە 1000 دینارە غەشەکەی فڵان کەس قۆڵین بڕی کۆمەڵی ئیشارەت و ئاماژە هەیە لە مەعرەزەکانە ئاماژەیەکە بۆ شتێک بەرامبەرەکەی تێکا بەس من تێ ناگەم بەستی چییە ئەڵێ قۆڵی ببڕە ئەوە پارەمەوێ ئاواکە لە 2 وەرەقەمەوێ فێڵ و خیانەت لە مەیانەکە ئەگەر ئاگات لە خۆتن گوێشتەکەن گوێتە بڕن هەموو بازاڕەکە هەروایە شتی عادی دێنێڵێ ئەسڵیە دەرەجەیەکە دەرەجەیەک وا لە ئێمە هەیە دەرەجەیەک کامە دەرەجەیەکە دەرەجەیەک وا هەیە خەریکی فڕوفێڵین و کاتێکە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم هەر کەسێک غەش و فڕوفێڵ و درۆ بکە بۆ ناو جەهەنمە تەواو ئیتە تۆ هەڵێ بەهەشتیم بۆ بە قسەی تۆ نابێ بە قسەی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئەوەی فڕوفێڵ کە بۆ ناو جەهەنمە 2 مناڵ 3 مناڵ 4 مناڵتەیە ئەم هەموو غەش و خیانەتە لە خەڵبۆکەی ڕۆژانە خەریکی فڕوفێڵ و درۆی هەڕاج لە کاتێکە هەڕاج نییە ئەگەر هەڕاج بێ قەچێکە دەست خۆش بێ زۆر شتێ باش لە کاتێکە لە بازاڕە بە 1000 دینارە تۆ دی 2000 هەڕاج یعنی ئەمە کارەساتە ئەمە مشکیلەکەیە یعنی جاری وایە کابرا شتەکە فڕۆشی هەرزانە ڕاستەکە هەرزانە بەس جاری واشەیە ئەچێ مێشکی خەڵکە بات مستەماعێکی داناوە خەڵکی بێزار دەکا و لە کاتێکا وایش نییە ئەگەر وا بێ دەستی خۆش بێ من ئەڵێم شت هەرزان فڕۆشت خەڵک لە قەیران و ناڕەحەتیایە خاتری خەڵک بگرن شتی بە هەرزان بدەنێ بەڵام ڕازگۆش بن لەگەڵەوەدا هەمومان پێویستە ڕازگۆ بین بۆیە تەماشا دەکەی پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم هەر قەومێک
فرۆفێڵ لە کڕین و فرۆشتنا بکەن ئیلا خوای گەورە وشکە ساڵیان تووشەکە ژیانیان ناخۆشەکە دەسەڵاتداری زاڵمیشیان بەسەرا زاڵەکەت تەواو